بله تماشاوان هجا اگر اپراسیون همبری روجوای کردستان یا هر وها پیوندیم روسیه و ترکیه ام در باسی انقره دبن حسن مسعود میوانی من سلاف بوده برز مسعود دست پیکی ده دخوازم بزنم گلو پرسا اپراسیونی جه روجوا ترکیه درکتیه Öncelikle iyi akşamlar Serta Slatan Lebet Evaratan Baş Anzamdan operasyoni Türkiye ile Suriye Beguman belawanani ile Rojava Türkiye nakret wablayın çünkü Serokomari Türkiye Erdoğan la didarakan لەگەر سووریا لەگەر رووسیا و ئەمریکا بێگومان هەر ئەو بابەتەیە کەوا ئۆپراسیۆنەیە بڕیار وایە بۆ باکووری سووریا ئەنجام بدرێت ئەم ئۆپەراسیۆنە کاتەکەی و ناوچەکانی هیچ شتێکی تەواو نییە و ناتوانین لەسەری قسەی بکەین بەڵام پاراستنی ئەمنیەتی نیشتیمانی تورکیا و هەموو ئەو نابەرچاوڕوونەوەی کەوا لە باکووری سووریا هەیە و هێرشە تیرۆریەکان کە لەو ناوچەیەوە ئاراستەی تورکیا دەکرێن بێگومان هەموو ئەوانە و هەموو بابەتەکانی دیکە هەوڵ دەدرێت هەر لەسەر چاوەوە تیرۆر بکرێتە ئامات و دەیەوێت ناوچەیەکی ئارام لە باکووری سووریا پێک بهێنێت هەر لەو پێناوەشدا کار کراوە و بێگومان ئۆپەراسیۆنش وەکو بژاردەیەک لە مێزەکەدا هەیە روسیا نها روسیا خو نزیکی و مسئله ناکه و ترکیه خوازه نزیکاهیا روسیا پیک بینه روسیا خو نزیک ناکه نرخاندناته چیه؟ بەڵێ رووسیا لە زمانی دیپلۆماسیدا باس لەوە دەکات و بە ساردی لە ئۆپەراسیۆنەکە دەڕوانێت و ئاماژەشی بەوە دەگات لەبەرەوە یەپەگە و پێدا هەم بۆ ئەمریکا گرنگە وەکو ئاکتەرێک و بە هەماشەوە بۆ رووسیاش گرنگە چونکە رووسیا پەکەکە لەلایەن ئەمریکاوە وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی ناسراوە بەڵام لەلایەن رووسیاوە ئەمە نەخراوەتە لیستی تیرۆر بێگومان هەموو هەوڵە دیپلۆماسیەکان و بە تایبەتی هەموو ئەو دیدارانەی کەوا لەسەر وەزارەتی بەرگری لەگەڵ رووسیا ئەنجام دەدرێت و دیدارەکان لەسەر ئاستی سەرکردە بە هەمان شێوە بە شێوەی ڕاستەوخۆ پشتگیری ناکرێ بەڵام بەهۆی نیگەرانیەکانی تورکیاوە رووسیا ڕێگری لە ئۆپەراسیۆنەکە ناکات چونکە رووسیا لە ئۆکراینە بۆ ئەمنیەتی ئاسایشی نەتەوەی خۆی ناوچەیەکی یاخود وڵاتێکی داگیر کردووە و بە هەمان شێوە ئەو هێرشانێکەوە ڕوبەرووی تورکیا دەکرێتەوە کە لەلایەن ئۆپەراسیۆنێکی لەلایەن ڕێکخراوی تۆریستیەوە ئەنجام دەدرێت تورکیا بە شێوەیەکی نادیار هەڵوێستی خۆی گرتووە و ئەمەش بێگومان هەر بەو شێوەی بەردەوام بێت لە ڕووی دیپلۆماسیەوە لە کەناڵە دیپلۆماسیەکانەوە کاتێک دیدارەکان ئەنجام دەدرێن بێگومان هەڵسەنگاندنی تایبەتی بۆ دەکرێت برز مسعود پیوندیا اسد اردوان alternatíveke دیداری نێوان ئەساد و ئەردۆغان بێگومان ئەو ڕووداوانەی ئەو هەبوونەی کەوا پەکەکە و پێدە هەیە لە باکووری سووریا بێگومان ئەم کەناڵێک کە تایبەت بە ئەو بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە نزیکەی 4 ملیۆن بۆ 5 ملیۆن پەنابەر هەن لە تورکیا بۆیە بە شێوەیەکی قۆناغ بە قۆناغ پێویستە بۆ سووریا بگەڕێندرێتەوە و هەر لەو سۆنگەیەشەوە دیدارەکان کەناڵی دیداری نێوان ئەردۆغان و ئەسەد کە بڕیار وایە ئەو کەناڵە چالاک بکرێت بێگومان ئەمە کاریگەریەکی گرنگە بابەتێکی دیکەش هەیە لە باکووری سووریاوە ئەو هێرشە تیرۆریانێکەوە بۆ تورکیا دەکرێت یەکەم هۆکار بێگومان یەپەگەیە و هۆکاری دووەمیش ئەو دەسەڵاتەیەکەوە سەر بە ڕژێمی سووریایە بۆیە لە مێزەکەدا ئەنجامدانی ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان تورکیا و سووریادا بێگومان دیدارەکان
دەکرێن من وا بیر دەکەمەوە چونکە رووسیا لەگەڵ تورکیا و ڕژێم هەوڵ دەدات لە نێوان دیدارەکانی نێوان تورکیا و ڕژێم بێگومان یەکێک لە خەڵەکان ئەوەیە کە رووسیا هەوڵی بۆ دەدات بێگومان ئەمەش دوو قۆناغی جیاوازی هەیە واتە ئەنجامدانی کەناڵی گفتوگۆ لەگەڵ ئەسد دوو قۆناغی هەیە یەکەمیان پەیوەستە بە پەنابەران کە بۆتە هۆیەکی کاریگەر لەسەر ئابووری تورکیا و ڕەهەندی دووەمیش ئەو هێرشانەیە کە لە باکووری سووریاوە ئاراستەی تورکیا دەکرێت گرێدای vê ez dikarim ji te bipirsim girêdayî vê hevdîtine ke me li gel kesekî nêzîkî rejîma Sûriya hebû duhî di Kurdistan 24 dibêjin ku rejîma Sûriya bawerî bi Tirkiye nîne vê sekna hikûmeta Sûriye tu çawa dinirxî ڕژێمی سووریا بێگومان لەوانەیە باوەڕی بە تورکیانەوێت بەڵام تورکیاش بە هەمان شێوە باوەڕی بە ڕژێمی سووریاوە نیەوە ناتوانین ئەمە بڵین چونکە ڕژێمی سووریا بە شێوەیەکی تەواو لەژێر کۆنتترۆلی رووسیادایە من دەمێ ئەمەتان بۆ باس بکەم ئێستا سیستەمی دەوڵەتی سووریا بە شێوەیەکی گشتی بەر لە ساڵی 2011 پارچە پارچە بوو واتە لە ڕووی پێکاتەوە پارچە پارچە بوو محەممەد ناسر خێربێک واتە یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە لە کاتی ئەسەدی باکەوە بەردەوام بوو ئەو پەرلەمانتارانێکەوە لە ئێرانەوە هەوڵی ئەوەیان دەکرد بێنە سووریا یەکێک بوو لەوانەیە کەوا بووە بە کۆمەڵ کوژی لە سووریایی بێگومان عەلی مەملوو کە ئێستا تورکیا پەیوەندی هەیە لەگەڕی کەسێکی میانڕەوە بە شێوەیەکی ڕوونتر وەکو کەسایەتیەکی ڕوون لەگەڵ تورکیا لە دێوێ پشتەوەدا دیپلۆماسیەتێک هەیە پێکەوە تورکیا لەگەر ئەم کەسایەتیە دەکات لە هەر ڕژێمێکدا لە هەر سیستەمێکدا خوێندنەوەی جیهانی جیاواز و هاوپەیمانەتی جیاواز هەیە لە هەمان دەسەڵاتداریشدا بۆ نمونە محەممەد ناسب خێربێک برێز حەسەن مەسوود دخوازم vê bersivê ji te werbigirim Sûriye dibêje Tirkiye divêj xakama derbikeve ji Efrînê ji Serêkaniyê ji ev cihên ku Tirkiye lê ji hemiyan derbikeve çi îşê Tirkiye li ser xakama heye dibêjê divêj xakama derbikeve ev mercê Sûriye Tirkiyeyê cî bi cî bike دەمەوێت ئەمە بڵێم سووریا لە سەرەتادا و پێویستە ببێ بە دەوڵەتێک تەنها کۆنتترۆلکردنی شام ناکرێت داواکاری ئەم جۆرە داواکاریانەی هەبێ ئەمە بێگومان داواکاریەکی هەستیارانەیە و هیچ مانایەکی دیکەی نییە بەڵام ئەمەش هەیە بێگومان دەبێ باستەوەش بکەین ڕژێمی سووریا گەربێوێ تورکیا سەربازانی تورکیا لە خاچی سووریا دەبکە پێویستە یەکەم زار ئەمریکەکان بە دەروە بنێن و بە هەمان شێوە دەبێت ئێرانیەکان لە سنووری سووریا بخاتە دەرەوە ئێمە زیاتر لە 900 کیلۆمەتر سنوورمان هەیە و هەر ڕووداوێکی رووسیا بێگومان کاریگەری ڕاستە خۆی لەسەر ئێمە هەیە بۆیە تورکیا دوای هەموو ئەو هێزەبیانەی کەوا لە سووریا دەکشێنەوە بێگومان تورکیاش ئەگەرێکی گرنگە کە تورکیاش دەکشێتەوە ما هەبوونی تورکیا لەوێ بێگومان بۆ ڕوخاندنی ڕژێمی سووریانیە بەڵکو بۆ پیادەکردنی ئەمنیەتی سنوورەکانی خۆیتی کاتێک سەرۆکۆمارمان باسی ئەوەی کردبوو لەوێ ئەمریکیش هەیە و فەڕەنسیش هەیە و ئینگلیزیش هەیە بەڵام ئەوان ئەو ناوچانێکەوە ئەوان لەوێن و کۆنتترۆلیان کردووە هەڕەشەمان لەسەر دەکرێت هەموو ئەنسورە بیانیەکان کەوا لەوێ بکشێنەوە بێگومان تورکیاش لەوێ دەکشێتەوە چونکە استراتیژیەتی بنەڕەتی تورکیا یەکپارچەی خاکی سووریایە بەڵام پێویستە یەکەم زار ئەمریکەکان دەست پێ بکەن ئەوان بێنە دەرەوە بەلێ سپاسیاتتکم برێز حەسەن مەسوود بسپۆرێ و لە هێژ ئەنقەرە لەگەڵمە